سەرباری ئەو تەحەدیاتن لە هەمبەر کابینەیان هەمە حکوومەتە هەرێما کوردستانê لە حکوومەتە هەرێما کوردستانê بەردەوام بووە هەم لەسەر دابینکردنا موچەخۆرên هەرێما کوردستانê di heman demda projeyên xizmetguzarî projeyên stratejî nehatîne rawestandin li sertaserê herêma Kurdistanê hatîne cêbejêkirin. Derbarê van projeyane çend proje bûyne li ku derê bûyne giringiya van projeyane ji bo hawlatiyên herêma Kurdistanê ji bo giştî herêma Kurdistanê çi bûyne min mêvanekê birêz Zakrûz Fetah birîkarê Wezareta Plan Dananê Hikûmeta Herêma Kurdistanê birêz Kak Zakrûz tu bi xêr hatî. زۆر باشە di heman demda em bi infografî Kak Zakrûz data û zanyarî behsa projeyên kabîneyan hem ya Hikûmeta Herêma Kurdistanê bikin pişta em guftugûyê li ser van projane bikin xerciyên wan giringiya wan îstîfada wan sûda wan ji bo hawlatiyan wê çi bîtin. Zor başa kabîneyan hema Hikûmeta Herêma Kurdistanê di dema 3 salên raborî da çend proje encam dayne li 2019 heta 2021 xerciyên van projeyan çend bûyne ev 6 mehên 2022 ez barim têda nebûyne heta 2021 çend proje ketîne dwarê cêbecêkirin da proje û xercî 884 proje li sertaserî Herêma Kurdistanê hatîne encamdan xerciyên van projaneş 840 milyar dînarên Iraqî bûyne. Başa Kak Zakrûz ev 884 proje feelî ketîne dwarê cêbecêkirinê da ketîne dwarê xizmetkirinê da ji bo hawlatiyan بەڵێ پێشەکی جژنی قوربان لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پیرۆز دەکەم بەنسبەتی پرۆژەکانەوانێ بەڵێ لە دەستپێکی کابینەی نوێمەوانێ هەردووە بە دوای چەند هەفتەیەک کە لەلایەنی جەنابی سەرۆکی حکوومەت و دیراسەیەکی هەموو پرۆژەکان کرا و بە تایبەتی و پرۆژانی کە وەستاون جەنابیان ئەمریان کرد و فەرمانیاندا کە وەزارەتی پلاندانان و ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانی تر دەست بکەنەوە بە پرۆژەکان و پارەیان بۆ تەرخان بکرێت ئەو بوو هەر لە دەستپێکی کابینەوەوانێ کۆمەڵک پرۆژەی استراتیژی و هاوتەریب لەگەڵەوەشا کۆمەڵک پرۆژەی بچووک کە لەلایەن پارێزگاکانەوە جێبەجێ دەکرا بەردەوام بوون دەستیان کردووە بەکارکردن و پارەیان بۆ تەرخان کرا و تا کۆتایی ساڵی 2021 ئێمە زیاتر لە 840 میلیار سەرف کراوە لەو پرۆژانەدا کە ئەمە لە هەموو پرۆژەکانی قەزا و ناحیەکان و پارێزگاکان دەگرێتەوانێ پرۆژەی گەورەی تێدایە بۆ نمونە پرۆژەی جادەی سەڵمەتی سلێمانی تێدایە پرۆژەی ڕێگای سەرەکیەکانی هەولێر و دهۆکی تێدایە پرۆژەی گەورەی تری کارەبا و سایلۆکانی تێدایە و هەمان کاتیشە پرۆژەی بچووکی خزمەتگوزاری تێدایە کە لەلایەن پارێزگاکانەوە جێبەجێ کراوە کە بۆتە هۆی گەیاندنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان. زۆر باشە ئەف هەموو پرۆژەیە ینی کەتینە دوارێ جێبەجێکردندا کارێتوان تەواو بوونە یان شولکردن کارکردن سەرێ هێشتا بەردەوامە دە هەمان دەمدا پارێوان هەموو ji bo هاتیە خەرجکردن یان هێشتا مایە. ئەو پارەی کە ئێمە پیشانمانداوە لێرە 840 میلیارە ئەوەی بۆ پرۆژەکانە سەرف کراوە هەندێک لەو پرۆژانە خۆشبەختانە کۆتایی پێ هاتووە تەواو بوون هەندێکیان هێشتا بەردەوام من و تەواو نەبوون بمونێ و پرۆژانەش زۆرن کە توانیمانە لە ساڵانی ڕابردوودا تەواوی بکەین و بە هەمان شێوەش ئەم ساڵیش پارەمان داناوەتەوە بۆ پرۆژەکان تا بتوانین ینی ئەوێ نەهاتینە تەمامکردنیشی گەرنتیەک هەیە پارێوان هاتیە دابینکردن ji bo vê çendێک و بەردەوام بیت داهاتیدا تەمام بیتن. بەڵێ هەر وەک لە ئەجندای کابینەی نوێمدا هەیە پرۆژەکان بەردەوامی دەبێت پارە لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە وەزارەتی داراییەوە تەرخان دەکرێت بۆ ئەم پرۆژانە لەلایەن وەزارەتی پلاندانانەوە پاڵپشتی دەکرێن کە ئەم پرۆژانە بەردەوامیان هەبێت و بتوانین لە ساڵی 2022 و 2023 بەردەوام بین کە زۆربەی و پرۆژانە تەواو بکەین و کۆمەڵە پرۆژەی نوێی کەش بخینەوە کارکردن. زۆر باشە لە 2019 Kak Zakrûz dema destpêkirina kabîneyan hem ya Hikûmeta Herêma Kurdistanê li dehê heft heya 2021 yani 243 milyar dînar hatîne xerckirin tinê ji bo projan 2022 biborin 446 milyar dînar hatîne xerckirin ev sal ev pare ji bo wan projane hatiye xerckirin بەڵێ ئەمانە بودجەی ساڵانن کە ئێمە پارەمان تەرخان کردووە بۆ پرۆژەکان و پارەیان سەرف کردووە لەو ساڵانەدا ئەو پارەی کە سەرف کراوە لە لای ئێمە تۆمار دەکرێت بۆ نمونە 2019 کە 243 میلیار خەرج کراوە ئەو 243 میلیارە دابەش کراوە بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستانە لە پرۆژە جیاوازەکانە پرۆژەی استراتیژی و پرۆژەی تریش پارەیان بۆ تەرخان کراوە بە هەمان شێو لە ساڵی 2020 و لە ساڵی 2021 پارە بۆ پرۆژەکان تەرخان کراوە خەرج کراوە. ئەو پرۆژە استراتیژانە کامانن کە سوودی گشتیان هەیە نەک تەنها بۆ پارێزگایەک بێتن.
پرۆژە استراتیژیەکان مەسەرەن ئەوانی کە ئەتوانم باسی بکەم پرۆژەی ڕێگای هەولێر دوهۆکە کە لە دوو پرۆژەی سەرەکی پێگە هاتن کە توانی ڕێگای هاتوچۆی هەولێر و دوهۆک زۆر ئاسانتر و باشتر بکاتەوانێک کە پارەیەکی باشی بۆ تەرخان کرابوو و خۆشبەختانە لە کابینەی نۆێمە ئەو پرۆژانە هەردووکیان تەواو بوون کە ئێستا لە سای ئەو پرۆژانەوانە ئێمە ئەتوانین هاتوچۆیکی زۆر باشتر هەبێت لە لێوان هەولێر و دوهۆکە هاوتەریب لەگەڵەوەیە پرۆژەی کەلار دەربەندی خان بوو کە ئەویش پرۆژەیەکی استراتیژی گەورەیە زیاتر لە 65 بۆ 70 میلیارد دینار بەس لە کابینی نوێمان بۆی سەرف کراوە کە ئەوەش ڕێژیت تەواوبوونی گەشتوەتە نزیکی لە ساڵ 50 و بە پێی ئەو پارەی کە بۆمان تەرخان کردو لە ساڵی 2022 هیوادارین کە بتوانین پرۆژێش بکوێتە تەواوکردنەوە. زۆر باشە. وەکە نەها ئاماژە پێکری و ئەف پارێ نەها شێوەیەکی گشتی هاتیە خەرجکردن دەماوان سێ ساڵێن ڕابۆریدا دابش بوونە لەسەر سێکتۆرێن جودا جودایەن کابینان هەمە حکوومەت هەرێما کوردستانێ ڕێپر وەکیتەن ئەها ئاماژە پێکرد 392 میلیارد دینار هاتینە خەرجکردن شارەدەریە 282 میلیارد دینار هاتینە خەرجکردن ئەگەر کورتینەکی بەحسا ڕێپرێن هەرێما کوردستانی کە و ڕەشە شارەداریە وانە چ پرۆژەیەک هاتینە ئەنجامدان و پرۆژەیە استراتیژی بن گرنگ بش بۆ هاوڵاتیان هەرێما کوردستانی ئەوەی ڕێگاکان ئێمە کۆمەڵێک هەروەک ئاماژەم پێکرد پێشتر کۆمەڵێک ڕێگەی استراتیژی هەیە کە ئەمانە کولفەی مەشروعەکان زۆرن پارێکی باشیان بۆ تەرخان کرا و توانرا هەندێکیان تەواو بێت هەندێکی کەشیان لە تەواوبووندا نێستا ئەمە بۆیە پشتێکی زۆر بەرەو سەکتەری ڕێگەوبانکرا لەبەر خاتیەوەی کە پرۆژەکانیان زۆر گەورن سوودێکی گشتی هەیە بۆ هاوڵاتیان هاتوچۆ ئاسانتر دەکاتەوانێ کە ئەمە ژوای کردووە کە بڕێکی پارەی زۆریان بۆ تەرخان کرێت دوا بە دوایەوە سەکتەری شارەوانی هێت کە ئەوش یەکێکە لە گرنگترین سەکتەرەکان بە تایبەتی لە بواری ئاوڕۆدا پارە بە کۆمەڵێک پرۆژە سەرف کراوە کە توانیوێتی بە بەردەوامی ئاو بگەێنێتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و جگەلەوە شەقامە ناوخۆیەکان کە نۆژەن کراونەتەوانێن شەقامی تازە دروست کراوە خزمەتگوزاریان بۆ چووە ئەمانە هەموو یەکەوێتە سەکتەری شارەوانیەوانی. کاک زاکرۆس وەزارەتە پلاندانانێ وە پلانێکا گشتگیر هەیە کۆنکریت هەیە کە دانابیتن ji بۆ حکوومەتە هەرێما کوردستانی تا چەند ساڵن دیکە ئەف کەم و کورتیە نەمینن دێوارێ جادەوبانا دابیت دێوارێ ئاوێ دابیت کارەبەی دابیتن خوێندنی باڵا بیتن پەروەردە بی تەندروستی بی ینی پلانێکە گشتی وە هەیە ئامادەکریەوەش بۆ حکوومەت هەرێما کوردستانی سەقفەک وەش بوو دیاری کردە بەڵێ پێداویستەکانی هەرێمی کوردستان لە ژێرخانی ئابوووریەوانێ لە گەاندنی خزمەتگوزاریەکان بۆ یکە ئێمە بتوانین بگەینەوە ئاستەی کە چیدی پێویستمان بە ینی چۆن دەڵێیت بۆشایەکی زۆر نەمێنێت لە ناو سەکتەرە جیاوازانەدا ئێمە دراسەیەکمان کردو لە وەزارەتی پلاندانان و دوا دراسەمان کە کۆتاییمان پێناوە لە ساڵی 2020 بوو ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە بۆ یەکێمە بتوانین باشترین خزمەتگوزاری لە ئاستی نێودەوڵەتی بگەینین بە هاوڵاتیانی خۆمان تەقدیرمان کردووە نزیکەی 20 میلیارد دلارمان دەوێت بۆ یەکە سەرفی بکەین دەگەیاندنی ئەو خزمەتگوزاریانە ئەم 20 میلیارد دلارە دابەش بۆ بەسەر سەکتەرە گرنگەکانە وەکو بەنداوەکان کە کۆمەڵێک بەنداوی استراتیژی تێدایە پرۆژەکانی ئاودێری پرۆژەی گەیاندنی ئاوی پاک بە هاوڵاتیان شەقامەکان و دروستکردنی قوتابخانەکانیش ئەمان و نەخۆشخانە ئەمانە لە ئەساسی ئەو پلانەدا ئاماژەی پێکراوە بەس بەداخەوانێت لەبەر خاتی قەیرانی دارایی لەبەر خاتی نەبوونی سویلی نەقدی لە بانکەکانە و بەردەوام بوون لەو کێشانی کە هەمانە نەمانتوانیوە هەموو ئەو پلانی کە ئامادەمان کردووە بتوانین ساڵانە ڕێژەیەکی باشی بچینە پێشەوانە بەس خۆشبەختانە سەرڕای ئەم قەیرانانەش پرۆژەکان نەوەستاوەکو ناوچەکانی تری عێراق کە ئەوان بارودۆخی داراییان زۆر زۆر لە ئێمە باشترە ئەوان ئەتوانن قەرزی نێودەوڵەتی وەربگرن ئەوان ئەتوانن قەرز لە بانقی مەرکەزی وەربگرن ئەوان بودجەیەکی باشتر و زەبەلاحتریان هەیە لە هەرێمی کوردستان لەوێ وەستاوە لەوێ پرۆژەکانیان وەستاوە بەس ئێمە سەرڕای ئەم قەیرانانە سەرڕای ئەم کێشانی کە هەمان بووە هەر بەردەوام بووین هەمووچە هاتیە دابیکردن هەمژی پرۆژەیەن خزمەتگوزاری ڕانەوەساینە پرۆژەیەن استراتیژیژی بەردەوامە دو سێکتۆری دیکە هەنە کاک زاکرۆز یەک ئەلکتریک یا دوێ سایلۆیە ji بۆ ئەلکتریکی 25 میلیارد دینار هاتینە خەرجکردن ji بۆ سایلوان دروستکردنا سایلۆن ئەوە کارێکی هەری گرنگە بەریان نەها دوا جوتیارێن هەرێما کوردستانێ گەنمێ خوا بەرهەمێ خوا ببا عێراقێ لێوەلگەر پارێوان نەرفرێتی ئەوانە 37 میلیارد دینار ji بۆوان هاتینە خەرجکردن ئەوەل چاوا بووە لە گۆری خواستەوە بە لە گۆری حەزەوە بە پلانەوە چێ ji بۆ باشترکردنەوەوان هەردوو کەرتانە بەنسبەتی کردی کارەباوانێ ئەو 25 میلیارە ئەوە تەنها ئەو پارەیە کە سەرف کراوە لە وەزارەتی دارایی بۆ کەرتی کارەبا پێداویستەکانی زۆر زیاترن جگە لەو 25 میلیارە ئێمە 90 میلیاری ترمان سەرف کردووە بەس بە شێواز و مەکانیزمێکی تر پاری بۆ سەرفراوە کەواتە کۆی گشتی
پارەی سەرفکراو لە سەکتەری کارەبایە بۆ پرۆژەکانی کارەبا خۆی لە 150 میلیارد دەگەێنێت بەس ئەو 90 میلیارەی تر بە شێوازێکی تر ئەویش کە لە ڕێگەی مەقاسەی ئەو کۆمپانیانێک کە قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستان و لە پێدانی کارەبا کۆمپانیای گەورەمان هەن کە پارەیەکی زۆری کارەبا قەرزدار بوون توانیمان لە ڕێگەی ئەووانێ بتوانین لە زیاترێک کە قەرزەکە وەربگرین و ڕاستەخۆ کردمان بە پرۆژەی استراتیژی گرنگ لە ناوچەکانی کوردستانە لە بازیان لە عربەت لە هەولێر لە دووهۆکا کۆمەڵک پرۆژەی کارەبا جێبەجێ بوو کە ئەو ڕێژەی 25 میلیارە زۆر زیاتر دەکات و دەیگەێنێتە 150 میلیارد بەنسبەتی سایلۆکانی شەوانە ئەمە پەیوەندی هەیە بە بابەتی ئاسایشی خۆراک سێ سایلۆی سەرەکی لە دەستپێکی کابینەوە دەستیان کرد بە کارکردن دانێکیان لە کەلار بوو دانێک لە قوشتەپە و سایلۆی سێهەم لە پارێزگای دووهۆک بوو کە خۆشبەختانە هەم ئەوەی کەلار کەوتە بواری تاوابوونەوانێ هەمەوەی پارێزگای هەولێر کە لە قوشتەپێ سایلۆیەکی زۆر باشن کە تاوابوون ئەوەی دووهۆکیش لە تاوابووندایە و هیواداری لەم ساڵە کۆتایی پێبێت ئەمەش کاریگەریەکی زۆر ئیجابی هەیە لەسەر ئاسایشی خۆراک ئێمە توانای خەزمکردنی دانەوێڵەوەمان زۆر زیاتر لە جاران توانیمانە نزیکەی لە ساعت چلی خزدی خۆمان زیاتر بکەین بە بەراورد بەوەی کە لە پێش کابینەی نوێمە هەبوو پلانەوەدا هەیە هێشتا سایلۆیان دروست بکەن لە هەرێما کوردستان بەڵێ ئێمە لە پلانمانە دامان ناوە کە سایلۆیەک بتوانین هاوشێوەی ئەوانەی کە دروستکراون لەو پارێزگانە لە پارێزگای هەڵەبجەشە دروستی بکەین ڕەزامەندی سەرۆکی حکوومەت هەیە لەسەر و پرۆژەیە کە هیوادارین لە ساڵی داهاتوو لەم ساڵدا خراوەتە پلانەوانێ بەس دەست بکەن بە پرۆسەی ئامادەکردنی تەندەر بۆ پرۆژەیە و بکەوێتە بواری جێبەجێکردنەوەی لە ساڵی داهاتوو زۆر باشە بەحسا سکتەرین دن بکەین کۆ کابینە نامە حکوومەت هەرێما کوردستانی کار لەسەر هاتیەکردن سکتەری پەروەردە بۆ کە یەکێک سکتەرین گرنگن هەر وڵاتێکی دەما پەروەردە وڵاتی پێشکەوت ئیتر وڵاتژی پێشکەوتنی باش بخۆوە دەبین نیشتەجێبوونە لە هەرێما کوردستانی و بەریانە هاژی سەرۆکی حکوومەتی بڕیاردا بە دروستکردنا 200,000 یەکێن نیشتەجێبوونێ ji bo kem derametan ji bo kirêçiyan li Herêma Kurdistanê. Divan her du sekterane da planên we çawa bûne û plan ji bo dahatî wê çi bin. بەڵێ لە بەنسبەتی پەروەردەوە کە یەکێکە لە گرنگترین سەکتەرەکان لە هەرێمی کوردستانە بەس بەداخۆ نەمانتوانی پارەیەکی زۆرتر لەوەی کە پێویستە بۆ سەکتەری پەروەردە دابینی بکەین ئەو مەبلەغی کە دابینکراوە بۆ دروست تاواکردنی زۆربەی و قوتابخانانە بوون کە لە هەرێمی کوردستانە دەستی پێکرد بوو پرۆژەیەکی زیاتریش هەیە کە پێویستەکە پارەی بۆ تەرخان بکەین لە پلانی ساڵی 2022دا ئێمە ئەو بەشەمان پشکی پەروەردەمان زیاتر کردووە گەیاندومانەتە نزیکی 46 میلیارد دینار بۆ تاواکردنی کۆمەڵی قوتابخانە و دروستکردنی هەتا قوتابخانەی نوێش لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دووهۆک و هەڵەبجە بەنسبەتی نیشتەجێبوونی بەریاو چە سەر نیشتەجێبوونێ سەر پەروەردێ نەها لە گۆریا و پلانە هەنگوو دانای یعنی تا چەند ساڵێن دن یان چەند پارە بودجێ دیکە پێویستە بۆ وێ چەندێک و دوو داوامی لە هەرێما کوردستانی نەبینین یاخۆت ڕەوشە بینایە قوتابخانەیان باشتر ببیتن لە گۆری ستانداردên جیهانی بن بەپێی ئەو ئامادەکاریانی کە ئێمە کردومانە ئێمە لە کوردستانە پێویستیمان زیاتر بە 30,000 پۆل هەیە کە دروستی بکەین کە ئەمە پێداویستیەکی ێزگار زۆرە هیوادارین کە ڕێگەی ئەم پلانەوانێ و لە بەپێی هەبوونی ئیمکانیەتی دارایی لە ساڵانی داهاتوو بتوانین ڕێژەیەکی زۆری قوتابخانەکان تەواو بکەین و ڕۆژەیەکی زۆریش بتوانین دەست پێ بکەین کە ئەمە میکانیزمێکی تایبەتی دەبێت کاری لەسەر کراوە و هیوادارین کە بتوانین بە زووترین کات بخینە بواری جێبەجێکردنەوەوانێ دەربارەی نیشتەجێبوونێ نیشتەجێبوون ئەمانە ئەو پرۆژانن کە بۆ خەڵکانی کەم دەرامەت لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوە جێبەجێ دەکرێت بەپێی یاسایەکی تایبەت کە کۆمەڵێک خان و کۆمەڵێک بەرنامەی حکوومەت هەبوون کە لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستانە خان و بۆ کەم دەرامەتان دروست بکرێت ئەو پارەی کە دەرخان کراوە زیاتر بۆ تاواکردنی و یەکەی نیشتەجێبوونانن هاوتەریب لەگەڵ ئاگاندنی خزمەت گوزاری بۆ یەکە نیشتەجێبوونانە ئەمە جیاوازە لەگەڵ ئەو یەکە نیشتەبوونانی کە دەستەی وەبەرهێنان جێبەجێ دەکات ئەمانە لایەنی حکوومەتەوانێ وەزارەتی ئاوادانکردنەوە جێبەجێ دەکرێت کە توانیمانە لە ماوەی 3 ساڵی داهاتوودا زیاتر لە 1700 یەکەی نیشتەجێبوون تاوا بکەین زۆر باشە دەربارەی سکتەرێن دن لە هەرێما کوردستانی کو کابینە هەمدا بووینە جێ گرنگی و کار لەسەرکردە بەنداون کو بەنداو یەک ji سکتەرین هەری گرنگن ji بۆ گلدانەوە ئاوێ لە هەرێما کوردستانی نەها مەترسیە ئاوێ هەیە لەسەر هەموو ئاسی جیهانێ نەکتنێ لە هەرێما کوردستانی و عێراقێ 22 ملیار بۆ هاتینە خەرجکردن نەریناتە ئەف پارەیە کەم نەبووە ji بۆ دروستکردنا بەنداوان هاتیە خەرجکردن دەبێت پارەیەکی باشتر یاخود گرنگیەکە باشتر پێ هاتە باداین بێگومان بەنداوەکان لەبەر خاتیگە سەکتەری ئاوە ئاویش گرنگترین سەکتەرە لە بەپێی ئەو دیراسەیە کە وەزارەتی پلاندانان کردوێتی گاندنی ئاو خەزانی ئاو ئەمانە یەکێکن لە هەر گرنگترین سەکتەرەکان کە لە هەرێمی کوردستانە ئێمە کاری لەسەر دەکەین
ئەم 22 میلیارەی کە تەرخان کراوە خرج کراوە ئەوە بە زیاتر بۆ پرۆژانە بوون کە پێویستیان بۆ پارەی هەبوو بۆی کە تەواو بکرێن بەڵام هاوتەریب لەگەڵ ئەمەشا سەرۆکی حکوومەت ڕەزامەندی داوە لەسەر چەند بەنداوێکی استراتیژی کە بەنداوی گۆمەسپانێکێکە لەوانە بەنداوێک لە سلێمانی و بە هەمان شێوە بەنداوێکی کەش لە پارێزگای دوهۆک پاریان بۆ تەرخان کراوە ئەمانە کە بکەونە بواری جێبەجێکردنەوەوانێ بەس هێشتا ئەوانە دەستیان نەکردوەوە بەیشکردن کە بەتەمان و بەنیازن لە ماوەیەکی کەمدا دەستکەنەوە بەکارکردن بتەمامکردنەوان بەنداوێن نەها سێ بەنداوی زۆر سەرەکین لە هەرێمی کوردستان تەمامکردنەوان سێ بەنداوە هەرێما کوردستانی سەدا چەند پلانە هەوا دێکێتە دوارێ جێبەجێکردنێدا یعنی ئەف سێ بەنداوە کافینە بۆ هەرێما کوردستانێ نەخێر بەنداوەکان و پێداویستی بەندا و خەزانی ئاو لە هەرێمی کوردستان زۆر زیاترە ئێمە پێویستیمان بە کۆمەڵێک بەنداوی استراتیژی گەورە هەیە کە ئەمانە کولفەیەکی ێزگار زۆری تێدەچێت کە هەوڵمانداوە لەگەڵ حکوومەتی ناوەندا بە هاوبەشی لەگەڵەوانە جێبەجێ بکەین یاخود لە ڕێگەی ئەو قەرزە نێودەوڵەتیانی کەوان دەکرێت چکە بەنداوەکان ئێمە بەنداومان هەیە زیاتر لە 300 میلیۆن دلار 400 میلیۆن دلار هەتا تا 700 میلیۆن دلاریش هەیە بەنداو هەیە کە تێی دەچێت کە ئەمە کولفەیەکی ێزگار زۆرە و ئەو بارگرانی ئێستا لە لەم دۆخە ئابووریدا تحمل ناکرد لەلایەنی حکوومەتەوانێ بۆیە ئۆلتۆرناتیڤی کەمان دەستنیشان کردووە کاری لەسەر دەکەین کە بتوانین ئەو بەنداوانە دروستکردنا بەنداوەش یەکەم کاری کابینە نوامە حکوومەت هەرێما کوردستانی بەریانەوە نەهاتینەکردن یەکەم جارت کەم نەوارێ جێبەجێکردنێدا بەنداو دروست کراوە لە کابینەکانی پێشتریشدا بەزەم کە لەم کابینەدا ئەمە گرنگێکی زیاترمان پێداوە شێوەیە مەزون و گرنگی هەوڵ دەدەین کە کۆمەڵێک بەنداوی استراتیژی بخوێتە بواری جێبەجێکردنەوە جا چ بە شێوەی قەرز بێت چ بە شێوازی PPP بێت کە هاوبەشی کەرتی گشتی و کەرتی تایبەتە چ بە شێوازێکی تر بێت کە ئێمە بتوانین خۆمان تەواوی بکەین زۆر بە هەر شێوەیەک بێت دەستخۆش دەربازی سکتورێن دیکە بین تەمام ئەگەر برادەر بگۆڕن زۆر باشە بەریانەها کاک زاکرۆن ئاماژە پێکرد و یەکش کارێن حکوومەت هەرێما کوردستانی کابینانە هەم ئەوەیە و عەدالەت دادپەروەری تێدا هەیە دابەشکردنا پرۆژەیان خزمەتگوزاریان لەسەر باژار و باژارۆکێن هەرێما کوردستان لەسەر چ بنەماوە ئەوە ئەف پرۆژەیە دابەشکینە بۆ نمونە هەولێرە 229 سلێمانیە 277 لە دوهوکێ 233 کەیتە سەر پێداویستیەکان هەروەک ئاماژەم پێکرد پێداویستەکان لە هەرێمی کوردستانە زۆر زیاترە لەوەی کە حکوومەت بتوانێت هەموو پێداویستیانە لە ساڵێکدایە لە ماوەشی کەمدا تەرخام بکات لەبەر خاتیەوەی کە ئێمە کە هێتە سەر ئەوەی کە بتوانین بە چ شێوازێک دابەشبوونی ئەو سەرچاودارەیە کە هەمانە بەسەر پرۆژەکانە بە چ شێواز و چ مەکانیزمێک بەکاربێنین باشترین پێوەی ڕێژەی دانیشتوانە بەپێی دانیشتوانی هەرێمی کوردستان ئێمە توانیمانە بەپێی ئەو ڕێژانی کە هەیە لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵەبجەش بە هەمان شێوە ڕێژەی دانیشتوانی خۆیان بەرەچاو بگیرێت و بەپێی ئەوە ساسە ئێمە پلانیان بۆ دانێن و تەرخانیان بۆ دابین دەکرێت لەسەر هەریەکێک لە پرۆژەکان جا چ بگا پرۆژەکانی وەزارەتەکان بێت چ پرۆژەکان بێت کە لەلایەنی پارێزگاکانەوە جێبەجێ دەکرێت زۆر باشە دەستە خۆشبن ئەس بارم سلایتەکە دیکەمایە دەربارەی پرۆژێن استراتیژی تا ئاماژە پێکرد و 69 ji bo هەڵەبجە هاتینە ئەنجامدان پرۆژە 6 پرۆژێن استراتیژی گشتی هاتینە ئەنجامدان لە سەرتاسەری هەرێما کوردستانێ لێ بەحسا داهاتی تاک بکەین لە هەرێما کوردستانی دوێ کابینەیەدا بەراورد دکرد کابینێن ڕابووری و بەراورد دگەل وڵاتێن دەردور و پارێزگەیان دنیان عێراقێ نەهاب شێوەیەکی گشتی داهاتێ تاک لە هەرێما کوردستانی گەهشتە چەندێ ئاستی هەژاری چ ڕاوەشدایە داهاتی تاک لە هەرێمی کوردستانە بە پێی و ئامارانێک کە ئێمە هەمانە نزیکی 500 دلار دەبێتەوەوانێ لە ساڵێکدا کامە بەگشتیە بۆ هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان کەسانێکی زۆرمان هەیە لەوە زیاترە کەسانێکی زۆریشمان هەیە کە ئەو معادلەکەیەتی لەو ڕێژەیە کەمترە ڕێژەی هەژاری بربەرچاو لەگەڵ هەموو ناوچەکانی تری عێراقا هەرێمی کوردستان بە باشترین پلەهێت کە کۆی گشتی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستانە نزیکی لە سا حەو دەبێتەوانێ کە ئەمەش بە بەراورد لەگەڵ ناوچەکانی تری عێراقا زۆر کەمترە ئێمە لە هەوڵی ئەوەدان کە بتوانین ئەم چەندە ینی ئەف ڕێژا کەمترێ وەل بەرچاف هەیە و دیکۆمنت هەنە دیفچوونێتەوە سەرژمێریێتەوە هەنە ڕێژەی هەژارێ ئەو ڕێژەی هەژاری کە لەلایەنی دەستەی ئاماری وەزارەتی پلاندانانەوە دابین دەکرێت لەسەر ئەساسی ئەو مسوحاتانەیە کە موسساتی نێودەوڵەتی ئاژانسەکانی UN جێبەجێ دەکەن نەک بە تەنها بە قسەی خۆمان بێت و داتا و ئاماری خۆمان بێت ئەو داتانە لە ڕێگەیەکی زۆر زانستیانەوانێت لە هەموو عێراقا لە سەرتاسەری عێراقا کۆمەڵێک تحلیلات دەکرێت کۆمەڵێک ڕاپرسی دەکرێت و کۆمەڵێک مسوحات دەکرێت لەسەر ئەساسی ئەو مسوحاتانەیە کە ئەو موسساتە نێودەوڵەتیانە ئەتوانن بڵێن کە ڕێژەی هەژاری لە پارێزگا جیاوازەکانی عێراقا چەندن لە هەرێمی کوردستانە چەندەیە لە کۆی عێراقا لە چەندەیە سەر لە عێراقا ڕێژەی هەژاری خۆی زیاتر لە سا 20 بۆ 18 بۆ 20 زیاتر دەگەێنێت بەس لە هەرێمی کوردستانە
لە هەرێمی کوردستانە ئەو ڕۆژێ زۆر کەمترە ئەمەش نیشانەیەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان توانیوێتی جگە لە ئەو مەشاکیلانی کە بەرامبەری بۆ تەوانێ توانیوێتی دەرفەتی کار بڕخسێنێت بۆ گەنجارمان توانیوێتی ئاسایشێکی باش فراهمەکات بۆ هاوڵاتیان تا بتوانێت ئاڵوگۆڕی بازرگانی بکرێت تا بتوانێت کەرتی تایبەت گەشەی خۆی ببینێت لە هەرێمی کوردستانە. زۆر باشە ئەگەر داوی پرس ئەوە بی کورتی بەرسە بدە گەلە جا بەحسە هەرێما کوردستانê دیکەن دەبژن هەرێما کوردستانê 4 میلیۆنە 5 میلیۆنە 5 میلیۆن و نیڤە 6 میلیۆنە نەهاب درستی و ئیحسایاتێک سەرژمێریەک لە بەردەست هەیە هەژمارە کوردان کوردستانیان لە هەرێما کوردستانی چەندە؟ بەپێی دەستوری عێراق سەرژمێری گشتی تەنها حکوومەتی ناوەند دەسەڵاتدارەکە ئەزانم بەس وەکە وەزارەتە پلاندانانێ وەزارەتی پلاندانان ئەو ڕێژەی کە هەمانە لە ساڵی 2009وانێ کە پرۆسی حەسر و تەرقیم جێبەجێکرا کە پرۆسەی پێش سەرژمێریە کە داتایەکی زۆر باشی پێداین لە 2009 لە 2009 شۆ تا ئێستا مەتوانیمانە ساڵ بە ساڵ بەپێی ڕێژەی گەشەی دانیشتوان و گەشەی پارێزگا جیاوازەکان توانیمانە ئەوە بزانین کە ڕێژەی دانیشتوان لە هەرێمی کوردستان چەندەیە و ژمارەکەی کە ئێستا نزیکی 6.1 میلیۆن کەس دانیشتوان هەیە لە هەرێمی کوردستانە ئەمە جگە لە ئاوارەکان و کەسانی پەنابەرکە هەرێما کوردستانی 5 میلیۆنە 5 میلیۆن دەرباز 6.1 میلیۆن کەسە بە پێی و داتایی کە لە تا ساڵی 2020 کە ئێمە دیراسەیەکی زۆر وردمان لەسەر کردووە دانیشتوانی هەرێمی کوردستان خۆی لە 6.1 میلیۆن کەس نزیک دەکاتەوە جگە لە ئاوارە و پەنابەران کاوانش ڕۆژێکی زۆریان هەندە هەرێمی کوردستان. ڕێز زاکروس فەتاح بریکارێ وەزارەتە پلاندانانی حکوومەت هەرێما کوردستانی گەلێکی سواس کە تو لە ستودیۆ گەلم بووی.